دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کورتێکی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. لە گوندی دێلۆی سەر بە قەڵاتجێ کەسێکی نەناسرا و تەقە لە ماڵی مامۆستایەکی ئاینی دەکات. بەڕێوەبەرایەتی پۆلیسی ڕاپەڕین بڵاوی کردەوە شەوی ڕابردوو کەسێکی نەناسرا و لە گوندی دێلۆی سەر بە قەڵاتجێ تەقە لە ماڵی وتارخوێن و پێشنوێژی گوندەکە دەکات دواتر هەڵدێت. پۆلیسی ڕاپەڕین دەستی بە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە کردو. مامۆستا ئاینیەکەش سکاڵای یاسایی تۆمار کردو و دەشڵێت هیچ کێشەیەکی لەگەڵ کەسدا نیە. بە پێی وتەی پۆلیسی ڕاپەڕین شوێنەواری حەوت گولە بە ماڵی مامۆستاکەوە دیارە بەڵام هیچ زیانێکی گیانی لێ نەکەوتێتەوە. 5 کەس بە تۆمەتی مامەڵەکردن بە دراوی ساختە لە کەلار دەستگیر کران. ڕاگەیەنراوێکدا بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان ئاشکرای کردووە دوای وەرگرتنی زانیاری ورد لەلایەن پۆلیسی نێشتنی تاوانی گەرمیان توانرا 5 تۆمەتبار لە کاتی مامەڵەکردن بە بڕێک دراوی ساختەی دیناری عێراقی و دۆلاری ئەمریکیەوە لە ناو ناحیەی ڕزگاری سەر بە قەزای کەلار دەستگیر بکرێن. پۆلیسی گەرمیان ڕوونیشی کردوێتەوە. 4 لە تۆمەتبارەکان ئەندامی یەک خێزانن و مەبەستیان بووە لە نێو بازاڕی ناحیەی ڕزگاریدا پارەکە ساغ بکەنەوە. پۆلیسی گەرمیان دەشڵێت هەر 5 تۆمەتبارەکە با بڕیاری دادوەر و بەپێی مادەی 281 لە یاسای سزادانی عێراقی بەند کراون و لێکۆڵینەوەش لەگەڵیاندا بەردەوام. بەهۆی شاردنەوە و گرانفرۆشی غازی ماڵان لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی 4 دوکانی غازفرۆشیان داخست. لە ڕاگەیەنراوێکدا قایمقامەتی سلێمانی ئاشکرای کردووە لە ئەنجامی بەدواداچوونی لیژنە هاوبەشەکان بۆ ئەو دوکان و شوێنانەی غازی ماڵان دەشارنەوە یاخود بە گران دەیفرۆشن لە شەقامی مامەڕیشەی ناوەندی شاری سلێمانی 4 دوکانی غازفرۆشتن دادەخات. لە ڕاگەیەنراوەکەدا هاتووە پێشتر لەلایەن لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت دوکان و کارگەکانی فرۆشتنی غازی ماڵانیان ئاگادار کردوێتەوە لەوەی لە شاری سلێمانی لە ڕووی کەمێتی و نرخەوە کێشە بۆ غاز دروست نەبووە. هەر شوێنێک غاز بشارێتەوە یاخود بە گرانتر لە نرخی ئاسایی خۆی بیفرۆشێت ڕوبەڕووی داخستن دەبێتەوە و سزا دەدرێت. شەوی ڕابردوو بۆ مەلەرزەیەک ناوەندی شاری ورمەی ڕۆژهەڵاتی کوردستانی هەژاند و قەزای سۆران و چۆمانی هەرێمی کوردستانیشی گرتەوە. بەپێی زانیاری ناوەندەکانی چاودێری بوومەلەرزەزانی بوومەلەرزەکە کاتژمێر 9 خولەکی شەوی ڕابردوو بە گوڕی 4.7 پلەی ڕێختەر بووە لە قوڵایی 10 کیلۆمەتری زەویدا ڕوویداوە. میدیا ناوخۆیەکان ئێرانیش باز لەوە دەکەن هەرچەندە بوومەلەرزەکە با پلەی 4.9 پلە بووە بەڵام هیچ زیانێکی گیانی و مادی لێ نەکەوتێتەوە. سەرۆککۆماری عێراق تەنها 4 ڕۆژمەڵەتی داوە بەلایەنە سیاسیەکان بۆ دیاریکردنی کاندیدێکی پەسەندکراو بۆ پۆستی سەرۆکوەزیرانی داهاتوو. بە پێی زانیاریەکان بەرهەم ساڵح سەرۆککۆماری عێراق لە نامەیەکدا بۆ لایەنە سیاسیەکان تەنها 4 ڕۆژمەڵەتی داوە بۆ ئەوەی کاندیدێکی پەسەندکراو بۆ پۆستی سەرۆکوەزیران یەکلایی بکەنەوە کە مۆڵەتەکە ڕۆژی شەممەی هەفتەی داهاتوو تەواو دەبێت. بە پێی زانیاریەکان بەرهەم ساڵح بە لایەنەکانی عێراقی وتووە ئەگەر تا ڕۆژی شەممەی داهاتوو لەسەر کاندیدێک بۆ پۆستی سەرۆکوەزیرانی نوێ ڕێک نەکەون ئەوە خۆی کاندیدێک بۆ ئەو پۆستە ڕادەسپێرێت. پەرلەمانی ئەوروپا بە دەنگی 631 ئەندام بڕیاریدا بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بچێتە دەرەوە. پەرلەمانی یەکێتی ئەوروپا سەبارەت بە ڕێکەوتنامەی برێکزیت تایبەت بە چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا دەنگیاندا و سەرنجام بە زۆرینەی دەنگ پرۆژە بڕیارەکەیان پەسەند کرد. بەپێی دەنگدانەکەی پەرلەمانی یەکێتی ئەوروپا شانشینی یەکگرتووی بەریتانیا بە فەرمیچی دیکە ئەندامی یەکێتی ئەوروپانیە و با شێوەیەکی سەربەخۆ و دوور لەو یەکێتیە کاروبارەکانی بەڕێوە دەبات. لە پەرلەمانی ئەوروپا 631 ئەندام بە بەڵێ دەنگی لەسەر برێکزیتدا لە کاتێکدا 49 ئەندامی پەرلەمانەکە دژ بە چوونە دەرەوەی بەریتانیا دەنگیاندا و ڕێگری لە 19 پەرلەمانتاریش کرا لەو بارەیەوە دەنگ بدەن. گەورە سەرمایەدارێکی چینی و خاوەنی کۆمپانیای عەلیبابا بڕی 11 ملیۆن پاوەند لە سامانەکەی دەبەخشێتە توێژەرانی وڵاتەکەی تا لە پێناو دۆزینەوەی چارەسەر بۆ ڤایرۆسی کۆرۆنا خەرجی بکەن. لە کاتێکدا زانا و توێژەران لە سەرانسەری جیهان بەگشتی و چین بە تایبەتی با پەرۆشەوە سەرقاڵی دۆزینەوەی چارەسەرن بۆ ڤایرۆسی کۆرۆنا جاکما گەورە سەرمایەداری چینی ڕایگەیاند. ئەو بڕەپارەیە لەو پێناوەدا دەبەخشێتە پەیمانگا و ناوەندە ئەکادیمیەکانی وڵاتەکەی کە سەرقاڵی دۆزینەوەی چارەسەرن بۆ توشبووان و هەڵگرانی ڤایرۆسەکە. بە پێی زانیاریەکان لە سەدا 40 ئەو پارەیە لە نێوان دەستەی زانایان و ئەندازیاران
ئەندازیارانی سەرقاڵ بۆ بابەتە لە ناوەندی توێژینەوە ئەکادیمی وڵاتی چین دابەش دەکرێت و ئەوەشی دەمێنێتەوە دەدرێت بە ستافی پەیمانگاکان لا چین و سەرانسەری جیهان کە لە ئێستادا سەرقاڵی ئەو بابەتەن. زانایانی وڵاتی چین ڕای دەگەێنن دۆزینەوەی چارەسەر بۆ ڤایرۆسی کۆرۆنا نزیکی 3 مانگ دەخایەنێت ئەوەش لە کاتێکدایە تا دێت ڕێژەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لەو وڵاتە بەرزتر دەبێتەوە. بەشێک لە بەکارهێنەرانی تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام کێشەیەکیان ڕوبەڕوو بۆتەوە و دەڵێن کەس بڵاوکراوە ستۆریەکانیان نابینێت. نەبینینی بڵاوکراوە ستۆریەکانی بەشێکی زۆر لە بەشداربووانی ئینستاگرام بۆتە هەواڵی گەرمی بەشێک لە ماڵپەرە سەربەخۆکان کە کاریان دۆزینەوەی گرفتی تۆڕە کۆمەڵایەتیەکانە و ئاماژە بۆ ئەوە دەکەن ژمارەی ئەو کەسانەی کێشەیان لەگەڵ بڵاوکراوەکانیاندا هەیە ڕوویان لە هەڵکشاندایە و کەس بڵاوکراوەکانیان نابینێت و هیچ کەس کاردانەوەی بۆیان نییە. ئەمە دووەم کێشەی کۆمپانیای فەیسبووکە کە لەم هەفتەیەدا و سەرەتای هەفتەکەش تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک بە شێوەیەکی کاتی کێشەی بۆ دروست بوو. بەکارهێنەران نەیان دەتوانی بڵاوکراوی تازە و ئاگادارکردنەوەکانیان ببینن. کورتەی کێوەڵەکانمان پێشکەشکردن پاش ناوبڕێک دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دێن.